سڵاتان لەبێ و کاتتان باش. پەروەردەی هاوچەرخ کارامایی و کوالێتی ئەمەیان ناونیشانی چوارەمین کۆڕبەندی پەروەردەی هاوچەرخە. ئەو مەبەستە زۆر بەڕێز مامۆستا حەمدی عەبدوڵڵا داوود بەڕێوەبەری پەیوەندیەکان لە وەزارەتی پەروەردە لەگەڵاندا. مامۆستا گیان زۆر بەخێر بێ. مامۆستا وەکو باسم کرد تەوەرەکانی ئەم جارەی کۆڕبەند خۆی دەبینێتەوە لە بەرزکردنەوەی کوالێتی خوێندنێکی هاوسەرخانە، خوێندنێکە لەگەڵ سەردەم بڕوە، هەم لە بەکارهێنانی تەکنۆلۆژیا، هەم لە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری خوێندن سەبارەت بە بوونی پێداویستیەکانی خوێندن. دەمەوێت لە دەستپێکدا پرسیاری ئەو بکەم کە بەڕێستان ئاگادارن و کەسی یەکە من لەوەی کە ئاگاداری کۆی تەوەرەکانن پرسیاری ئەو بکەم تەوەر و ئامانجەکانی بەگشتی تەوەر و ئامانجەکان لەم کۆڕبەندە چین؟ ئەم کۆربەندە طبعاً ئێمە کۆربەندی ساڵانەمان هەیە، ئەمە چوارەمین کۆربەندە بە ناوی کۆربەندی پەروەردەی هاوچەرخ و کارامایی و کوالەتی. تەوەرەکانی کە دوونی خۆت بینی سێ تەوەر گفتوگو کرا، یەک تەوەری ژینگە بوو، ئەمانەوەی ئامانجی وزارەت ئێمە نەوەیەک بە دروست بکەین کە هوشیاری ژینگە پارێزی هەبێ. تەوەرەکەی کارامایی مامۆستایان ئەمانەوەی کەپەسیتی مامۆستا بەرز بکەینەوە کە سەردەمیانە وانە بڵێتەوە بەم کاتە یعنی چۆن دەرس بڵێتەوە فەرقی هەبێ. مەسەلەن لە تەوەری داهینان ئەمانەوەی قوتابی داهینەر دەستنیشان بکەین، پشتی بگرین، بیئەیەکی بۆی ئامادە بکەین بتوانی ئەو فکرەیە بکاتە عەمەلی. بەنسبەتی تەوەرەکانی ئەمڕۆ ئەوە یەک تەوەر ئێستەیش لەسەر ئستەیجە متمانە بەخشین بەس ئەوە نەبێ مەکتەبی اعتماد بەدەستبێنی، ئەوە بێ تەحسینی جەودە بکە، کوالەتی باش بکە. تەوەری ئاخرمانیش ئەمڕۆ تەوەری خوێندنی پیشەیە، خۆ دەزانی خوێندنی پیشەیە ئێستا زۆر زەروریە. ئێمە ئەمانەوەی تەوعیەی باوکو دایکان بکەین، هوشیاری بدەین کە خوێندنی پیشەیی زەرورە، هەر ئەوە نییە تەلەبە بچیتە زانکۆ. ئەگەر خوێندنی پیشەیی بکە بە ئاسانی ئیشێکی دەست دەکەوی و دەکەویتە ناو بازار و ئێستەیش مهمە، زۆر مهمە، وزارەت ئیشێکی زۆری کردووە لە ئەمە. ئامانجی تری ئەم کۆربەندیشە ئەوە نییە ئێمە بەس هەندێک ڕاستپاردە دەربکەین، ئەمانەوەی ئەم ڕاستپاردانە هەمووی بکەینە پرۆژە دوایی. مامۆستا باس لە کوالێتی کرد. بەڵێ. مەبەستان لە کوالێتی چییە؟ ینی ئاستی کوالێتی خوێندن بەرزکرێتەوە لەوەی کە پێداویستەکانی بۆ دابین کرێ یان لەوەی کە کادیری باشتری بۆ دابین کرێ کە خۆی لە چوارچەوەی مامۆستا و سەرپەرشتیار و پەروەردەکار دەبینێتەوە یان مەنهەج دەگۆڕێ پرۆگرام دەگۆڕێ؟ کوالەتی خوێندن ئەوەیە بزانن چۆن ئەو نەوە دروست بکەن، چۆن دەرسەکان بە ئاسانی پێ بگەینن. تەلەبەی مناڵی ئێستا زیرەکە وەک جاران نییە، واتە مامۆستا دەبێت توانایی ئەوەندە بەرز بکەینەوە بزانی چۆن وانەکە بگەینیتە تەلەبە، یعنی عەمەلی، یعنی ئێستا تەلەبە زۆر شت دەزانی، خۆی دەچی سرج دەکا، خۆی معلوماتی زۆرە، واتە دەبێ مامۆستایش توانایی بەرز بکەین کە بزانی چۆن تەعامل لەگەڵ ئەو تەلەبە بکە. مامۆستا ئەوانەی کە لەو کۆڕبەندە میوانداری کراون و بانکێش کراون چێن خۆیان لە چه ئاستێک دەبینەوە؟ ئێمە میوانمان هەیە، وەزارەت وەزیری پەروەردەی سووریا لێرە ئامادەیە لەگەڵ وەکیل وەزیری ئامادەن لە دوونیەوە. میوانمان هەیە لە کوێیت، وەفدێکمان هەیە لە کوێیت هاتووە، میوانمان هەیە لە سوید، ئەوانە هەمومان لێرە ئەمڕۆ ئامادەن. خەڵکی پەروەردەیی بە ئەزمون لێرە ئامادەیە، خەڵکی لە محافەزات هاتووە، لە کەربەلا، لە نەجەف، لە بەغدا، میوانێکی زۆر داوەت کردینە ئەوانەی بە ئەزمونن کە ئێمە بتوانین گۆڕینی ئەزمون لەگەڵیان بکەین دوایی. ئەو ڕاستپاردە و ئەو سەرنج و تێبینی و تێڕوانین و ڕەخنەکان ئێوە لە چوارچێوەی چدا کۆ دەکەنەوە؟ ئایا دەبێتە چۆن ینی دواتر چۆن فیدباکی خەڵک ببینەوە لەوەی کە ئەو شتانەیان بەدەست بگا خۆ ڕاستە خۆ ناکرێن سەرنج و
تێبینیەکان بکرێتە چاپ بکرێت و بخرێتە قوتابخانە دیارە پێویستی بە ڕاوێژی کۆمەڵ خەڵکیە ئێمە ئێستا شیلان خان کە مدیر عامی پلاندانانە لە وەزارەت هەموو ڕاستپاردەکان دەنووسی دوایی ئیش دەکەین لەسەر ئەم ڕاستپاردانە کومنتەکانیشی خەڵکی زۆر زۆر لە لای ئێمە مهمە لەسەر ئەو کومنتەکانیش هەڵدەگرین لەگەڵ ئەو ڕاستپاردەکان دوایی هەمووی دەکەینە پرۆژە دراسە دەکەین ئەزانین یعنی ئیستفادەی زۆری دەبی ئەو کوربەندە دوایی مامۆستا ئەم میوانانەی کە لێرەن لەسەر چه ئەساسێک داوت کراون ئایا لەسەر ئەوەی کە ئێوە ئیشتانە سەر کردووە یاخود ئەوان داوایان کردووە یاخود وەزارەتی لەسەر چ بنچینەیەک داوت هەندێک لە میوانەکان پەنەلیستن ئێمە لەسەر ئەو تەوەرانەی کە جەنابی وەزیری پەروەردە جەنابی وەزیری پەروەردە بۆ ئەو کوربەندە دەکا حتا ئێمە ئستانداردەکانی جەهانی لە خوێندن بزانین ئەزمونونەکان ئاڵۆگۆر بکەین ئەمجا ئێمە بابەتەکان خۆمان اختیار کردینە دەستنیشان کردینە لەسەر ئەو بابەتانە هەندێک خەڵکی ئسپیشەلیست لەو بابەتە داوەت دەکەین لە عینی مەسەلاً لە خوێندنی پیشەیی هەندێک خەڵک دەستنیشان دەکەین کە پسپورن لە پیشەیی هەندێک خەڵک دەستنیشان دەکەین پسپورن لە متمانە بەخشین بۆ ئەوەی لەگەڵ خۆمانیش بەشدارین تیمی خۆمانیش بەشدارە ئەمجا ئەو دوو تیمە لەسەر ئەو بابەتە بە دیپلی بە عمق دەچنە ناو مەوزوعەکە و هەندێک شت بەدەست دێت مامۆستا گرنگی بایەخی بەشداری ئەو هەموو کۆمەڵگە و قوتابخانە و ئەوانەکانی خوێندن و ئەوانی کە ئێستا بەشدارن لە پێشانگاکە ئەوانە بایەخەکەیان چۆن دەبینی بوونی وان لێرە لەو پێشانگایە طبعاً خۆنی باشکردنە یان داشکانیان هەیە لێ خوێندن فەرقیان هەیە ئەوانەی هاوڵاتی یا پەنەلیستەکان ئەوانەی قوتابخانەکە بەشدارن ئێمە هەندێک ئەو مدیرانەی کە بەشدارن هەنن هەیە پەیوەندیان هەیە بەو بابەتانە وەختی لێرە گوێ دەگرن ئەزمونێکی لەگەڵ خۆیان دەبن ئێمە بەشدار زۆر خەڵکی ناو مدیر و مامۆستا تەلیفۆن بۆ من دەکەن کە حەز دەکەن بەشدار بن بۆ گوێ دەگرن لە ئەو هەموو خەبیرانەی کە لە دەرەوەی وڵات هاتوونە گوێ دەگرن لە بابەتەکە دەچنەوە زۆر تەسیری هەیە ئەو مدیرانە زیاتر ئێمە مدیرمان لێرە بان کردووە لەبەر ئەوە هەندێک ئەزمون هەڵدەگرن ئێمە لێرە تقریبا 500 کەس بەشدارە ئەمڕوو بەڵام خەڵکی زۆریش تەلیفۆن بۆمان هاتووە کە بەشدار بن بەڵام نەمنتوانی لەو عەدەدە زیاتر و سپاسە دەکەم زۆر زۆر مەمنون بەڕێزی سپاسە دەکەم خۆش مەمنون سپاس بەڕێز مەمنون سپاسە دەکەم بەڕێزی هەلا خۆش